إن الله أخفى رضاه في طاعته. خوای گەورە ڕازیبوونی خۆی لە چیدا شاردۆتەوە؟ لە طاعەتکردن و گوێڕایەڵیکردنی خۆی. فلا تحقرن من المعروف شيئا ولا تستصغرن من الطاعات شيئا فعسى أن توافق طاعة رضا الله فيرضى عنك. بۆیە هیچ طاعەتێک نابێ بەکەم بزانین. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێت لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طليق. هیچ شتێک لە معروف و لە طاعەت و لە چاکە و لە خواپەرستی بەکەم مەزانە ئەگەر تەنانەت ئەوەش بێ کاتێک دەگەی بە برایەکی موسڵمانت بە ڕوویەکی گەش پێی بگەیت و ملاقاتی بکەی ئەمەش بەکەم مەزانە. واللهی لەوەیە تەنها ئەم معروفە ئەم حەسەنە و ئەم طاعەتە ببێتە هۆکاری ڕزگاربوونت لە جەهەنەم و چوونت بۆ بەهەشت. ڕوونی دەکەینەوە چۆن. ولو أن تلقى أخاك بوجه طليق. طاعات و خواپەرستیەکان زۆرن براکانم. گەورەترینی تەوحیدە. طاعەتی پێغەمبەری خوایە عليه الصلاة والسلام. ئیمانە بە ئەرکانی ئیمان، ئیلتیزام بوونە بە ئەرکانی ئیسلام، پێنج فەرزەکەیە، حەجە، مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بیت، زەکات بدەیت. بەڵێ ئەمانە هەمووی معروف و چاکەی و هیچی بەکەم نەزانی، بەڵام طاعەت و عیبادەتی زۆر زۆر بچووکیش هەر بەکەم نەزانیت. بۆ؟ لأن الله أخفى رضاه في طاعته. چونکە خوای گەورە ڕەزابوونی خۆی شاردۆتەوە لە ناو طاعەتەکانیدا. لەوەیە بە سەبەبی طاعەتێکی بچووک خوای گەورە لێت ڕازی بێت. طاعەتت زۆر کردووە بەڵام ماوتە بگەیتە ئەو نیساب و ئەو حەدەیە کە بگەیتە ڕەزابوونی خوا. طاعەتێکی بچووک دەکەیت، سەلامێک لە کەسێک دەکەیت، شتێکی زیان بەخش لەسەر ڕێی مسلمانان لا دەبەیت، ئەوە گەیشتیتە نیساب و خوای گەورە بەهۆی ئەوەوە لێت ڕازی بوو وەکە خوای گەورەش لێت ڕازی بوو. وەریضوان من الله ئەکبەر. ڕەزابوونی خوای پەروەردگار ئەکبەرتر و گەورەترە لە هەموو خۆشیەکی دنیا و قیامەت. ڕەزابوونی خوا لە هەموو نیعمەتە حسیە مادیەکانی دنیا و قیامەت گەورەترە. ئەگەر لە دنیا چی ئاواتە، چ شتێک مەقسەد و مەطلەبتە، چ شتێک بەلاوەتەوە گرنگە و دەستت کەوێ ئێستاش ناگاتە ڕەزابوونی خوای پەروەردگار بەهۆی شتێکەوە لەوەیە خوای گەورە لێت ڕازی بێ.